لە کاتی تورکمان لە کەرکووک نیگەران لە فرامۆشکردنی مافەکانیان لە سای حکوومەتی عێراقدا سەرکردەی بەشێک لەلایەنە تورکمانیەکان لە کەرکووک کۆبوونەتەوە کۆبوونەوە و لایەنە تورکمانیانە بۆ دەگەڕێتەوە کە کێشەی زەوزاری تورکمان چارەسەر نەکراوە. لە ماوەی 100 ساڵی رابردوو هەر مافی ئەم نەتەوەیە خوراوە دوای 2023 هەر خوراوەتەوە هیچ تاویزێکیش وەرنەگیراوە. معقول نییە تو وڵاتێک خزمەتی بکەی شەهید لە پێناوی بدەی و بەرامبەر بە ئەو دیەکانت بڕۆخێ و شارەکانت بڕمێ هیچ تاویزێکش وەرنەگری. هناك 5 قرارات پێنج بڕیار هەیە بۆ داگیرکردنی زەویوزاری تورکمان کە لەلایەن ئەنجومەنی باڵای شۆڕشی هەڵوەشاوەوە دەرکراون. لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسەوە تا ئەمڕۆ هیچ کام لەو بڕیارانە هەڵنەوەشاونەتەوە. لە کاتێکدا ئەنجومەنی وەزیران بڕیاری گەڕانەوەی زەویەکانی داوە پێمان وایە لە ڕووی یاساییەوە مافەکانی تورکمان پێشێل کراون. كل المكونات العراقية هەموو پێکاتەکانی عێراق کێشەکانیان بە پێی یاسا چارەسەر دەبێت. ئەو یاسانەی ڕژێمی بەعەز بۆ زەوتکردنی مافەکانی تورکمان جێبەجێکراون لە شوێنی خۆیان داماونەتەوە. ئەرکی حکوومەتی عێراق بوو لە دوای نەمانی بەعەز زەویوزارەکان بۆ خاوەنەکانیان بگەڕاندایەتەوە. ئەو زەویانە کاتی خۆی لەلایەن ڕژێمی بەعسەوە داگیر کراون. دواتر بەسەر عەرەبە هاوردەکاندا دابەشی کردوون. تا ئێستا ئەو داگیرکاریە بەردەوامی هەیە. ئەگەر زەویەکان لای ئەو عەرەبە هاوردانە خۆیان مابێت یاخود بەکرێیان دابێت ئەم کێشەیە دەبێت کۆتایی پێ بهێنرێ و زەویەکان بۆ خاوەنە ڕەسەنەکانی خۆیان بگەڕێنرێتەوە. سەرکردەیەکیش لە ڕەوتی حکمە دەڵێت سەرسەر نەکردنی کێشەی زەوزارە کشتتوکاڵەکان لە کەرکووک بۆ مەرامی سیاسی دەگەڕێتەوە و دەشلێ مافەکانی تورکمان بوونەتە قوربانی گەمە سیاسیەکان لە عێراق. ئەکثەریە خۆ شیعەیە لە پەرلەمان ئەگەر ئەکثەریە لەگەڵمان ئەبن خۆ بە یەک ڕۆژ بە یەک قەرار هەموو زەویەکەمان ئەگەڕێتەوە. بەس مەساڵح هەیە لە بەغا برا عەرەبەکان کەرکووک سەلاح الدین نینەوە دژی ئەم مەوزوعین ئەوانەیش یەک کتلەین. تورکمان کتلەی نییە حتى منافسە بکات. اینجا مەساڵحە دەنگ مەدەن بۆ ئەم قەرارە ئەو ئەم مەوزوعات تەڕح مەکەن لە پەرلەمان ئێمەیش فلان مەوزوع تەڕح ناکەن. نەبەس زەوی بزان قرار العفو پێش 4 ساڵ دەرچوو ئیرهابیەکان دزەکان هەموو قرار عفو مەشمول بوو بۆ لأنه باتفاق زەوی کەرکووک هین تورکمان بالذات وەرەقەی زەختە بەدەستیان. دوای تێپەڕبوونی زیاتر لە 18 ساڵ بەسەر ڕووخانی ڕژێمی بەعزدا هێشتا کێشەی زەوزارە کشتتوکاڵەکان لە کەرکووک بەسەرەسەر نەکراوی ماونەتەوە. زەرمەندیە و لایەنەش جووتێرانی کورد و تورکمان و سوودمەندی مانەوەی دۆخەکەش تەنیا عەرەبە هاوردەکانن. مەرغەریب، کورسات نیوز، کەرکووک.